فيستیوالا سالانه یا پیمانگاه هنرین جوان هر سال تدگیران الفان وقتا وکو قطابی کو پیمانگاه مپشکداری به پیشانگاه داگیریه گله که گرین که فیستیوالا سالانه به نگیران دا کو قطابی دانین کو افسالا بوری پروانه چو خلک کشولیوانا بینو زحمت وانا بینتن که چند زحمت شل خوبه بریده افسال پیمانگاه هنرین جوان و هر سه پشکه هنرین موزیکی هنرین شواکاری هنرین شانوی پشکه هنرین شواکاری وگرنا پیشانگاه کا شواکاری و گلک تابلوان و گلک کارین سیرامیکی و نحتی و گلک کارین دی که هزرین جدا خود گریت و گلک کارین و نیگار گرافی گلک کارین دی ئێمە بە بەرنامەیەکی فکری وەکو یاریەک بەشداریمان کردووە چەند ژمارەیەکە لە یەک تاسەیە چەند جارێک دووبارە ئەبێتەوە هەشت هەنگاوە لە هەر هەنگاوێکە ئەو ژمارەی کردوتە دڵی خۆت تایە بێت یان تایە نەبێت تۆ ئەڵێی بەیەس و نۆ جوابی ئەیتەوانێ لە ئاخر هەنگاوە ئەو ژمارەیەت ئاەتە کە تۆ لە دڵی خۆتە هەڵبژاردووە. هەستانین بە ئاساسکردنی چەند پرۆژەیەک وەکو پرۆژەکان کە هەر یەک لە ئامێرەکان لە دایۆد و پاتری ئەمانە کە پێگاتووە هەنێکیشی وەکو حاسە بەکارمان هێناوە بۆ نمونە ئێکێ لەم پرۆژانن کە خانوویەکە سیاجی خانوویەک بەعام سیاجی خانوو کە وەکو حاسەیەک ئەتوانین ئێمە هەموو ئەشەی کارەبای ناوماڵەکەمان ڕەبط بکەین بە مۆبایلەکەمانەوە بەهۆی بلوتوسێکەوە یان بەهۆی وافایەکەوە ئەگەر بتوانین لە دووری چەند کیلۆمەترێکەوە بتوانین کۆنتڕۆڵی ناوماڵەکەمان بکەین بەعام. بەڕاستی ئەوەی ئێمە کردمان شتێکی زۆر جیاواز بوو لەگەڵ قوتابیەکانی تر ئێمە بە مانای دەستگرتنی بێدەنگی بوو کە شتێکە بۆ یەکگرتنی میلەتەکەمانە و ئێمەش بە پێویستمان زانی لە حەزمان کرد و ویستمان لە هەموو قوتابیەکانی ئێرە جیاواز بین بەڕاستی ئیشەڵڵا لە قوتابخانەکەشمان سەردەکەوێتن بە باشترین نمرە. ساڵانە ئەو فیستیڤالە وەرزشی ئەنجام دەدەین کە ئەمە 15مین فیستیڤالی وەرزشیە بۆ قوتابخانەکانی سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی سۆران ئەم ساڵ ئەنجام دەدەین. ئەم فیستیڤالە پێکاتوە لە یاریەکانی گۆڕەپان و مەیدان وەکو ڕاکردنەکان هەڵدانەکان و هاوێشتنەکان.